ji bo wergirtina zanyariyên zêdetir li ser nasnameya kesên ku hatine kuştin herwiha ew kesê ku birîndar bûye rewşa wî çi ye dawî amar çine derbarê vê teqîna Hesekê. Diktor Xalid rêveberê Tenduristiya Hesekê ji Hesekê mêvanê me ye. Diktor ev dema baş be spas hûn mêvanê Rûdawê ne. Destpêkê derbarî nasnameya wan her du kesên ku jiyana xwe ji dest dane. Nasnameya wan eşkere bûye? طبعا في حوالي الساعة نزیک کاژێر دەیبانی بەش لە تەرمێ دوو بریندار گەیشتنە نەخۆشخانەی حەسەکە گەنجێک لە تەمەنی 40 ساڵان نابوو و منداڵەکە نزیکەی 12 بۆ 15 ساڵ بوو برینداری دیکە نەبوو لەو ڕووداوە دوو کەس گیانیان دوو جان لە دەستدان هەبووە کە ببوونێ ئەو تەقینەوەیە بووە کە لە گۆڕەپانی سەرەکی حەسەکە ڕوویداوە. دکتۆر خالد ناسنامەیە وان ئەشکرە بوویە ناوێوان چییە خەلکێکیژان باژارینە؟ ناوەکان ئێمە لە ڕێگەی یاسایشی ناوخۆوە منداڵەکە ناوی حەسەنە ئەو گەنجەکەش ناوی ئەحمەدە بەڵام بەڵگەنامەمان نەبینی ئەمە لە ئاسایشی ناوخۆ وەرمان گرتووە کە زانیاریان پێداوین پێشبینی دەکرێت کە منداڵەکە کوڕی ئەو گەنجە بێت ئەو کەسەی کە گیانی لە دەستەوە کە وەکو باسم کرد تەمەنی لە 40 ساڵانە ئێمە لانی تەندروستی دوو کەسمان بەدەستگەیشتووە کە گیانە لە دەستداوە بەهۆیەوەی کە بریندار بوون ئەوە کە گەیشتن گیانیان لە دەستدا بوو. یعنی دکتۆر بەری کۆ بگهێژن نەخۆشخانەیە ژیانە خۆش دەستدا بوون برینێوان دوکوی دەرێ دەبوونە؟ برینەکەیان سەخت بووە لە سکدا بووە لە جەستیانە بە شێوشی گشتی. تەگوت تبریندار نینن یعنی ئامارێن داویێن vê teqînê ev her du kuştîne. ئەو دوو بریندارە گەیشتونەتە نەخۆشخانەی حەسەکە من پەیوەندیم لەگەڵ زۆربەی نەخۆشخانەکانی دیکە کرد برینداری دیکە نەبوو کە گەیشت بن بە ئەوان و زانیاریمان پێ نەگەیشتووە لەبارەی برینداری دیکە لە نەخۆشخانە تایبەتەکانیشدا جگە لەو دوو کەسەی کە گەیشتون بە ئێمە. دکتۆر دوێ ساڵێدا ینی دوان هەشمەهێن دەرباس بوویدا تا ئامارێک لە بەردەستێوە هەیە کاش دەستپێکا ساڵێ حەتەنها ji ber bûyerên bi vî awayî teqîna narincokan yan jî mînên vedayî û paşmayên şer çend kes li Hesekê hatine kuştin û birîndar bûne? پرسەکە پەیوەندە بۆی کە ئێمە ڕووداوەکانی تەقینەوە ئەوەی کە دەگات بە ئێمە هەندێک لەوانەیە کە دەمرن ناگەنە نەخۆشخانەکان بۆیە ژمارەیەکی ورد نییە لەو بارەوە. ئامارەیەکمان هەیە بەڵام پەیوەندی ئەوەی کە لە 6 مانگی ڕابردووە ڕوویداوە ئەمە یەکەم تەقینەوەیە کە لە حەسەکە ڕوویدا بێ لەم ماوەیە. دکتۆر تێ دەرفەتێ بدی من ئەس vê ینی دەرفەتێ بکار بینم ئەف دەربارەی تەقینێ لێ ئەس خوازم لەسەر پرسا داوی پێش هاتێن دکرتا تەندروستیە دەژی چەند پرسان ji te bikin piştî entegrasyonê ku yek ji kertên destpêkê bûyên ku entegrasyon tê de birêve çûye niha hûn gehiştine ku derê çend karmend êdî bi fermî li cem wan hatine tomarkirin wekû karmendên tenduristî. پرۆسەی ئێمە چاودێریمان هەیە و ڕێکاری تێکەڵکردنەکەمان هەیە کە بە پێی یاسا و ڕێکارەکان کراوە گەیشتین زیاتر لە 1400 ناو
کە هەموو مەرجەکانیان هەیە کە بڕوانامەی پێویستیان هەیە بۆی گرێبەستن و جگەل لە زیاتر لە 100 گرێبەستی دیکە تەنیا چاوەڕێەوەین کە بڕوانامەکانیان چاک بکرێت کە لە دەستەی پەروەردە دەرکراوە کە یان لە زانکۆی ڕۆژاوا دەرچووە ئەوەمە پێویستی بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا هەیە بەڵام ئەوانی دیکە گرێبەستیان لەگەڵ کراوە و لە سەرەتای ئەم مانگەوە لە سەرەتای مانگی ئابەوە دەستی پێکردووە زیاتر لە 1000 کەسیان ڕێکارەکانی گرێبەستکردنیان کردووە کە ساڵانە دەبێت بۆ شێوەیەکی نوێ دەکرێتەوە و چاوەڕێین 140ەکەی دیکەین بۆ ئەوەی بڕیار لەبارەوە دەربچێت بۆ گۆڕینی بڕوانامەکانیان. دکتۆر ji bo vekirina nexweşxaneya zarokan berê hevpeyvînekê de li ger Rûdawê te got ku dibe ku hete serê meha nehan ew nexweşxane bê vekirin. Dêve be? من نەموتنەوە بەس وتم پێشبینی یەکەم کە لە مانگی نۆدا بکرێتەوە بەڕێوەبەری نەخۆشخانەکە دیاری کراوە دەستی کردووە بەکارکردن دەستمان کردووە بە دووبارە بودنیاتنونەوەی لە ڕووی ئەندازیاریەوە و هەروەها گواستنەوەی کارمەندان لە هەفتەی داهاتوو تەواو دەبێت وە هەفتەی داهاتوو هەموو کارمەندانی تەندروستی بۆ دەگوێزرێتەوە بۆ ئەوەی نەخۆشخانەکە ئامادە بکرێت هەوڵ دەدەین ئەگەر لە مانگی نۆدا بیکەینەوە دەمانەوێت بە شێوەیەکی باش بکرێتەوە پەیوەندیمان بە ڕێکخراوەکان کرد بە پاڵپشتی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی پەلە بکرێت لە کردنەوەی ئەم نەخۆشخانەیە بۆ ئەوەی قورسایی سەرشانی نەخۆشخانەی گشتی لا ببات کە چەندین بەشی دەبێت کە 50 جێگەی دەبێت کە دەمانەوێت بیکەین بیگەینی لە 80 جێگە. دکتۆر ئەف دەمەک بوو کێشەیە یا ڤاکسینان لە پارێزگەها حەسەکێ هەبوویە ڤاکسینکردنا زارۆکان بە تایبەتی بۆ ئیسال ئەو دۆزێن تایبەتێن ڤاکسینان ji Şamê gehiştiya parêzgeha Hesekê hûnkengî dest bi bivêyekê dikin. مەبەستت دەرمانە؟ نا لقاحên zarokan دکتۆر. ڤاکسین هەیە ئێستا ڤاکسین هەیە و بەردەوامیشە و لە هەموو نامۆدەکانی تەندروستی هەن و بە شێوەیەکی باش دەستەبەرکراوە. gelekî spasiyat دکەم دکتۆر خالد خالد. لە وەزارەتی تەندروستیەوە و ڤاکسینانەمان بۆ دیێت کە لە کارگەکانەوە لە دەرەوە بۆمانیێت و دواتر بە فڕۆکە دەگوێزرێتەوە و دەنێرێت بۆ وەزارەت و دواتر بەسەر پارێزگاکانەدا بەش دەکرێت و لە هەموو ناوەندێکی تەندروستی ساردکەرەوەمان هەیە و هەموو ڤاکسینەکان دەستەبەرکراون و ئێستا هەڵمەتێکی ڤاکسین هەیە و لە قامیشلۆ و لە شەدادی کە لە 30 ئەم مانگە دەست پێ دەکات کە تایبەت لە شەدادی دەست پێ دەکات و بۆ خامیشلۆ و هەمان جۆر هەڵمەتی ڤاکسینمان هەبوو لە حەسەکە هەڵمەتەکە سەرکەوتوو دەبێت بە یەخستنی هەوڵەکان لە وەزارەتی تەندروستی و کۆمەڵگەی نێوخۆیی و بە پاڵپشتی وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی یونیسێف و ڕێکخراوی تەندروستی جیهانی. دکتۆر خالد خالد ڕێبەرێ تەندروستیە حەسەکێ هەرج باژارێ حەسەکێ تو میێوانێ ڕووداوێ بووی تو گەلێکی بخێر هاتی دکتۆر.